سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش من سروود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان تاوەکو کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆڵایەن پارالێل ئێواران پارێزگا و گشتی بۆ ئەوەی خۆشەویست باز بکەین و ئێوەش بتوان وەکو بەرچاوڕوونیەک لە ساڵی خوێندنی 2023-2024 لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بتوانن ڕیزبەندیەکی جوانی لەسەر ڕێک بخەن. لەم ڤیدۆیەدا درێژا دەین بە باسکردنەکانمان کۆتا کۆلێژ لە زانکۆی کۆیە بۆ ئەوەی خۆشەویست باسەکەین کە ئەویش بریتیە لە کۆلێژی زانستە مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکان. با بزانین بەشەکانی چین کەمترین کۆنمرەکان چەندن بۆی با پێکەوە بینەری ڤیدۆکە بین. یەکەم بەشمان لە زانکۆی کۆیە لە کۆلێژی زانستە مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکان بریتیە لە بەشی یاسا قانون کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 73.5 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 81.5 پارالێلی پارێزگا 68.6 و گشتێکەی 77.4 بەشی زمانی ئینگلیزی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 66.3 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 74.2 پارالێلی پارێزگا 62.66 و گشتێکەی بە هەمان کۆنمرە ئێوارانی پارێزگا 57.127 و گشتێکەی 6.781 بەشی ژمێریاری کە تەنها لەقی زانستی وەرەگرێت 64.2 زانکۆڵاینی پارێزگایە و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەی پارالێلی پارێزگا 57.962 و گشتێکەی 62.565 کۆتا بەشمان لە زانستە مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکان لە زانکۆی کۆیە بەشی کارجێڕیە کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 63.541 زانکۆڵاینی پارێزگایە و 63.541 زانکۆڵاینی پارێزگایە و 68.1 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 59.393 و گشتێکەی 62.1 ئێوارانی پارێزگا 55.853 و گشتێکەی 59.989 ئەزیزانم ئەوەی کە باسمان کرد بریتی بوو لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە کۆلێژی زانستە مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکان لە زانکۆی کۆیە. لێرە حەزەکەم ئەو پرسیارە ڕوون بکەمەوە کە زۆر جار قوتابیان خوێندکارانی ئەزیز لێمانەکەن سەبارەت بە بەشی قانون لە هەندێک شوێن یاسایە لە هەندێک شوێن قانونە ئایا جیاوازیان هەیە؟ بێگومان وەڵامەکەی نەخێرە هەردووشانیش ئەبن بە پارێزەر لەبەرەوە حەزم کرد ئەو ڕوونکردنەوەی بدەم چونکە زۆرجار ئەو پرسیارەمان لێ ئەکرێت ئێمە با لە ناوەکان زۆر گرنگی پێ نەدەین لە ناوەڕۆژی بابەتەکان زیاتر بڕوانین کە ئەڵێ قانون یاخود ئەڵێ یاسا هەردووشان یەک شتن بە هیوای ئەوەی ئەو داتا و زانیاریانەی بۆ ئێوە خۆشەویستمان باس کرد جێگەی سوود و ڕەزامەندیتان بوو بێت. ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان لە کەناڵەکەمان بێوەش مەکەن بە هیوای سەرکەوتنتان.